پشتگیری لێ دەکەم بەدڵ کارێکی چاکە کارێکی کوردانەیە منیش پێم باشە بە هەموو شێوەیەک بە هەموو شێوێکی ڕەوا و شارستانیانە و دیموکراسیانە لە هەموو کوردستان و لە دەرەوە کە هەوڵ بدرێت لە پێناوی ڕزگارکردنی عەبدوڵڵا ئۆجەلان کە سەرکردەیەکی دیار و ناسراوی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە و غەدری لێکراوە کە ئەوەندە ساڵەیە لە زیندانە پێویستە ئازاد بکرێت و پێویستە ڕێکخراوەکانی نێودەوڵەتیش و تەنانەت نەتەوەیە گرتووەکانیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش و پەرلەمانی کوردستانیش و هەموو حیزبەکانی کوردستان دەنجی خۆیان بێخنە پاڵ دەنجی ئەو کەمپینە و بە هەموو لایەک داوا بکرێت پرۆسەی سیاسی کوردستان پێویستی بە کۆشش و بە دڵسۆزی هەموو فەرماندە و سەرکردەیەکی دڵسۆز و هەموو تاچێکی دڵسۆزی کوردستانی هەیە بە تایبەتی لەو قۆناغەدا نەک هەر تەنها ئەو بەڵکو پێویستی بە یەک ڕیزی و بە هەوڵ و خەبات و بە کۆششی هەموو کەس و هەموو کەسایەتێک و هەموو فەرماندەکان و هەموو بە نیەتێکی کوردانە و دڵسۆزانە کە ئەویش عەبدوڵڵا ئۆجەلانیش لە ڕێگای نووسینەکانی لە ڕێگای سەرکردایەتیکردنی بەشێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە ڕێگای بیر و هزری کە لە کتێبەکانی ڕەنگ دەدەنەوە ئەرچی هەموو لایەکمانە هەموو کوردێکە کەەوە داوا بکات ئەو سەرکردە کووردە کە لە پێناوی مافی ڕەوای گەلەکەیدا خەبات بێگومان بە ئازادکردنی ئەو یعنی سەرکەوتنە لە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان سەرکەوتنە لە بۆ ئازادی خوازان سەرکەوتنە لە بۆ مافی مرۆڤ کە پێشێل دەکرێت لەو کوردستانەی و لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان بەداخەوە بێگومان بە ئازادکردنی ئەو مانایوایە دەنجی ئازادی خوازان و دەنجی ئەوانەی بانگەشەی ئازادی خوازی دەکەن و داوای مافی مرۆڤ دەکەن و داوای ئازادی لە بۆ جیراوانی سیاسی دەکەن یعنی سەرکەوتنە لە بۆ هەمویان خۆ بەڕاستی زەڕورە و پێویستە لە هەموو دنیا لە هەموو وڵاتان ئەو کەسانێکەوە لەسەر کەیسی سیاسی سزا دەدرێن پێویستە بە یاسا و ڕێساکانی ئەو وڵاتانە مامەڵیان لە گرنگ مافەکانیان تەواو پارێزراوە بێ و دوور لە کەیسە سیاسیەکان بە تایبەتی هەر خودی ڕەجەب تەیب ئۆردوگان خودی خۆی کاتی خۆی لە تورکیا لە دەوڵەتی تورکیا پێش ئەوی بێتە دەسەڵاتدار مامەڵەیەکی سیاسانی لەگەڵ کراوە و سکاڵای لەسەر کراوە و زیندانیش کراوە بۆیە هەموو کەسێک لە هەموو کەسێک پێویستە زیاتر مامەڵە سیاسیەکانی باتە بارێکی مرۆڤایەتی و هەروەها بارێکی ئەوەی کەوا یاسا ئێمە پشتیوانی هەموو جۆرە کەمپینێکین لە چوارچێوەی یاسادا بێت و هەروەها لە چوارچێوەی ئەودا بێتەوە مافی مرۆڤ بپارێزرێ بە تایبەتی لە تورکیا پێویستە ئەو بێگومان ڕۆڵی هەبووە وەکو سەرکردەکانی باشووریش بە هەمان شێوە ڕۆڵیان هەبووە بەڵام ئەو ڕۆڵە پێویستە بەوە زیاتر بکرێت بەردەوامی پێ بدرێت لە پێناو مافەڕەوەکانی گەلی کورد و بە شێوازی مەدەنی هەوڵ بدرێتەوە مافەکان بەدەست بهێنرێت خۆی ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا وامان لاتوەکەوە سەرکردەی کاریزمامە کەم بووە بۆیە پێویستمان بە هەموو زۆرە سەرکردەیەکی کاریزمی هەیەکەوە بتوانێت قیادە و ڕیادەی خەڵک بکات و بۆی زیاتر مافەکانیان بەدەست بێنێت